هەستێکی هەمووی وەک گرەیەتە بەردەستە ئەمە ئاساییە چونکە کە پیشانمان هەمووی لەو بەشار وای لێت ئەگەر گرەیە بالفعلی گرێ بێت ڕاست بێت هەستەکەی مانکان پێش و ئەمانە بووە ئەمانە هەیە ئەچی بەدەمێەوە زووە چی بەدەمێەوە دایک و خوشک و کچە بەڵام پلەدووەکانیش هەر زەڕورە وەکو پور پورزا خاڵێزا ئارمۆزا. من دکتۆراژین حەمەدەفیق عەبدولقادر پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی مەمک لە نەخۆشخانەی مناڵان و مناڵبوونی هەڵەبجە. بە بۆنەی مانگی هۆشیاری بۆ شێرپەنجەی مەمک پێمان باش بوو سیمینارێک سازکەین لەگەڵ دکتۆرە کوێستان مەحموود بۆ هۆشیارکردنەوەی خانمانی شاری هەڵەبجە بۆ ئەمەش وەکو دەستپێکێک کارمەندانی تەندروستی ناو پارێزگاکەمان هەڵبژارد لەبەرەوەی ویسمان لە پێشە کارمەندان هۆشیارکەینەوە و ئەوانیش لە ڕێی کارمەندانەوە ئەم هۆشیاریە بڵاو بێتەوە لە ناو خانمانە و ئینشاءڵڵا دواتریش ئێمە توانین ینی ئەم جۆرە سیمینارانە هەر بەردەوام بین و هۆشیاری زیاتر بە خەڵکی شارەکە و ینی دەوروبەری شارەکە بین چونکە بەڕاستی ئەم شێرپەنجەیە بەربڵاوە لە هەش خانمێک تووشە بێت کامە زۆرە طبعاً پیاوانیش بەدەر نین بەڵام کەمترە لە سەدایە کە لە پیاوانە لەبەرەوەیە کە زیاتر هۆشیاری بە خانمان ئەدرێت و بێگومان کە مانگێک دانراوە بۆ هۆشیارکردنەوە کەواتە گرنگی خۆی هەیە و بابەتێکە کە ئەبێت زۆر ینی خەڵکی لێ ئاگادار کرێتەوە خانمانی لێ ئاگادار کرێتەوە لەبەرەوە ئێمەش پێمان باش بۆ ئەمڕۆ ئەم سیمینارە کە باس لە پشکنینی پێشوەختە واتە سکرینین کە خانمان بەبێ ئەوەی کێشەیان هەبێت بچن بۆ پشکنین و ینی بەدەم خۆیانەوە بچن بۆی پێش ئەوەی کە حاڵەتی شێرپەنجە ڕووبات یان لە قۆناغێکی زۆر زووە پێ بزانرێ و چارەسەر وەرگێ و گرنگی خۆی هەیە پشکنینی پێشوەختە چکە ینی لەوتەی کە دانراوە پشکنینی پێشوەختە لە جیهانە بە ڕێژەی لە 125 ڕێژەی مردنی کەم کردوتەوە چکە زوو پێزانراوە و زوو چارەسەر وەرەگرێ و ئەو کەسە لە مردن ڕزگارێ بێ لەبەر ئەوەیە کە ئێمەش ئەم سیمینارە جگە لە باسی پشکنینی پێشوەختە باسمان لە نیشانەکانی شێرپەنجەی مەمک و جۆرەکانی گرەی مەمک بۆی خانمان و کارمەندان لێرە زیاتر ئاگادار بن و زوو بەدەم خۆیانەوە بچن. ئێمە ساڵێک و 8 مانگە لێرە دەوامەکەین بڕیار بوو سنتەر بێ بەڵام لەبەروی جارێک کە مەمۆگرافی دابین نەکراوە بۆ شاری هەڵەبجە هەر جارێ بەشێکین بەشی نەخۆشیەکانی مەمک کە هیوادارین بە زووی مەمۆگرافی دابین کرێ بۆ پارێزگای هەڵەبجە بۆی خانمان سوودی لێوەرگرن و پێویست نەکا بچنە دەرەوەی شار بۆی ینی پشکنینی مەمۆگرافی بکەن چکە بەڕاستی زۆر گرنگە بە یەکەمین پشکنین دانرێ بۆ پشکنینی پێشوەختە و سکرینین. ئەگەر هیچ کێشەیەک لەو کەسیان نەبوو کە یەکەم جار کردی 2 ساڵ جارێک بۆ دووبارە ینی ئەگەر 40 ساڵێک مەمۆگرافیەکی کرد هاتەوە مەمۆگرافیکە باش بوو هیچ کێشەی نەبوو دوای 2 ساڵ ئەبێ دووبارەی کاتەوە ینی 2 ساڵ جارێ لە پێشاڵەکانی زۆر زۆرە لە پێش 35 ساڵی هەستێکی هەمووی وەک گرەیەتە بەردەستە ئەمە ئاساییە چونکە کە پیشانمان هەمووی لەو بەشانە پێکات بۆ چەویە و